کتێبخانەیەکی گەڕۆک بە شەقامەکانی مووسڵدا دەسوڕێتەوە و خانی خەڵک دەدات بۆ ئەوەی لە خوێندنەوە دانەبڕێن. دوایەوەی زۆربەی کتێبخانەکانی شاری مووسڵ لە کاتی شەڕی داعشدا لەناوچوون، مامۆستا عەبدولستار عەبدولجەبار مامۆستای زانکۆ کتێبخانەیەکی گەڕۆکی لە ناو پاسێکدا داناوە بۆ ئەوەی نەوەی داهاتوو لە خوێندنەوە دانەبڕێن. عەبدولجەبار دەڵێت ئێمە لە شاری مووسڵین، بەتایبەت دوای ساڵی 2017 و وێرانکاریەک کە بەسەر کتێبخانەی گشتیەکان و کتێبخانەی زانکۆی مووسڵ داهات، بەداخەوە توانای ئەوەمان نییە کە کتێبخانەیەکمان هەبێت لە ناو شاری مووسڵ، کتێبخانەیەک کە 24 کاتژمێر کراوە بێت. وەک دەبینین لە وڵاتانی ڕۆژئاوا کتێبخانە بەشێکی دانەبراوە لە کۆمەڵگا. بەداخەوە لەمڕۆدا کتێبخانەمان کەم بووە، لەبەری ئەوە خوێنەران دەچنە پارکە گشتیەکان و هەروەها کافتریاکان و چێشخانەکان، بەڵام کتێبخانە نادۆزنەوە. کتێبخانەکە بە شەقامەکانی مووسڵدا دەسوڕێتەوە، چەند ڕۆژێک لە یەک کاتدا لە ناوچە جیاوازەکانی شاردا دەوەستێت. عەبدولجەبار دەڵێت بەدڵنیاییەوە ناتوانم کتێبخانەیەک بە قەبارەی کتێبخانەی گشتی دروست بکەم، بەڵام ئەو بیرۆکەیەم بۆ هات کە بە شێوەیەکی شارستانی کتێبخانەیەکی گەڕۆک دابنێم. پەیامی ئێمە ئەوەیە خوێنەر دانەبڕین لە خوێندنەوەی کتێب، چونکە کەسانێک هەن ناتوانن بگەنە ناو شار یاخود ناتوانن بگەنە زانکۆ بۆ ئەوی کتێب وەربگرن. ئێمە بە کۆڵانەکاندا دەسوڕێنەوە و ئەوان دەتوانن بە ئاسانی دەستیان بە کتێبەکان بگات. لە سەردەمی داعشدا بەسەدان ماڵ و باڵەخانەی گشتی وێران بوون، لەوانە فڕۆکەخانە و وێزگەی شەمەندەفەری سەرەکی شارەکە و زانکۆی مووسڵ. دواتر زانکۆکە و کتێبخانەی کردەوە کە پێشتر گەورەترین کتێبخانەی شارەکە بووە، بەڵام بە قەبارەیەکی بچووکتر.